6 2023 هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە هەڵمەتێکی دەستگیرکردندا کە تیمێکی تۆکمە پێکهاتبوو لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بۆ ئەوەی بە دوواداچوونێکی چرک لەسەر تۆمەتبارێک بکاتن کەوا بە چەندین مادەی یاسایی لە هەولێر، دهۆک، سلێمانی فەرمانی دەستگیرکردنی هەبوو. دوا بە دوای ئەوەی کە بە دوواداچوونەکانمان وربوونەوە لەو تۆمەتبارە توانیمان ئەمڕۆکە دەستگیری بکەین و هەروەها تۆمەتباری ناوبراو ناوی ئەلف ها زائە تەمەن 25 ساڵ و ئەو مادە یاساییانەی کەوا لەسەری فەرمانی دەستگیرکردنی هەیە. یەکەم مادەی 421 یاسای سزادان کەوا ڕفاندنە. دووەم بەپێی مادەی 453 سزادان کە خیانە دەمانەتە و هەروەها بەپێی مادەی 267 لە یاسای سزادانی عێراقی کەوا ڕاکردنە لە ژێر سنجی پۆلیس و چارەم بەپێی مادەی 430 لە یاسای سزادانی عێراقی ئەویش هەڕەشەکردنە و بەپێی مادەی 23 هاتوچۆ لە سلێمانی فەرمانی دەستگیرکردنی هەبوو و بەپێی مادەی 453 دووبارە کە خیانەت ئامانەتە لەگەڵ 453 تریش کە لە شاری دهۆک هەیبوو و هەروەها دادگاییەکە یەکلایی کرابەوە بەسەریدا. بۆیە ئێمە توانیمان ئەمڕۆکە لە هەڵمەتێکدا ئەو تۆمەتبارە دەستگیر بکەین و هەروەها بیدەینە دەست دادگا بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی یەکە بە یەکەی ئەو داوا یاساییانەی کە لەسەریتی و ئەو فەرماندەرژەکانەی کە هەیبوو لەسەری جێبەجێ کراو و درایەتە دادگا بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی بەرامبەری بگیرێتە بەر. دیارەکە ئافرەتێک بووە لە ناسیویەتی.